بەڵێ لەگەڵتان بەردەوامە بین لە بەشی کۆتایی بەرنمەکەی ئەمڕۆمان ئەمانوێت لەسەر چاپکردن و بڵاوبوونەوەی کتێبێک قسە بکەین کە زۆر گرینگە لەبەر ئەوەی کە لە دوا هەوڵەکانی نووسەرەکەی لە ژیاندا بوو کە هێشتا هەر سەرباری بارودۆخی تەندروستی و قەدەغەکردنی پزیشکیەکەی قەڵەمیدا نەنا و ئەم دوا بەرهەمەی خۆشی نووسی وەوای کرد کە ئەمەش بەرهەمێکی جوان و کتێبێکی جوان بێت لەسەر ئەو نزیکەی سەد کتێبەی کە بەڕێزیان لە ماوەی ژیانی خۆیان نووسیان ئەمەی کە باسم کرد لەبارەی بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر سەلام ناوخۆش بووە کە بەڕێزیان لە دوا باڵێن ڕۆژەکانی ژیانی خۆیانە کتێبی شێوە زمانی پایتەختی زمانەوانی و دەسەڵاتی سیمبۆلیان نووسی بەڵام بەداخەوە کۆچکردنیان و ماڵاوایکردن لە ژیان ڕێگەی نەدا ئەم کتێبە بەڵێ بڵاو بکاتەوە سەد جار ڕۆحی شاد بێت کە ڕۆژی دوێنێ ئەم کتێبە بڵاو کرایەوە لەسەر هەوڵەکانی ڕێکخراوی CDO دەستیان خۆش بێت ئەمڕۆ ئێمە میواندارەتی بەڕێز دکتۆر سیدیق ئەو ڕەحمان نووسەر و بەڕێوەبەری بەشی ڕۆشنبیری ڕێکخراوی CD ئەومان کردو زیاتر لەسەر ئەم کتێبە زانیاریمان پێشکەشەکە دکتۆر گیان سڵاوە لێبێت زۆر سپاسانەکە بۆ ئەم هەوڵە جوانەی ئێوە لە ڕێکخراوی CD ئەوجا بەڕێزت باسمان بۆ بکەیت کە دکتۆر سەلام لە دوا ڕۆژەکانی ژیانی خۆیانە و لە کۆتایی ژیانی خۆیانە لەم کتێبای چۆن باسییان کردووە یان باسی چ شتێکی زمانەوانی و زمانی کوردیان زۆر سپاس بۆم دەرفەتە زۆر سپاس بۆ ئێوە لە ڕاستیە ئێمە بە بۆنەی ڕۆژی جیهانی زمانی دایکەوە ڕێکخراوی گەشتپێدانی مەدەنیەت CDO لەگەڵ ڕێکخراوی خاڵا برار وایە ئەمڕۆ دیدارێک بۆنە ئێساس بکەین لە دیدارەکەیە گۆڤاری خاڵە ناسەندرێ ژمارە 50 و یەکێکی تر لە ئەو مەراسیمانێکی ئەمڕۆ بەڕێوە چێ ناساندنە بۆ ئەم کتێبەی خوا لە خۆش بوو پرۆفیسۆر یاریدەر ئەمڕۆ بەڵێ سعادوو بۆ ئەو کتێبەی خوا لە خۆش بوو پرۆفیسۆر یاریدەر سەلام ناوخۆش مامۆستای خوا لێ خۆش بوو نووسەرێکی بەتوانایە و قەڵەمێکی ورد و ئەکادیمیەکە و هەڵە نەبم تا ئێستا نزیک بە 128 کتێب لە بەرهەمەکانی بەڕێزیانە کە دوانزەیان لە بواری فەرهەنگ ناسیایە و دوانزەیان 20یان لە بواری زمانەوانیایە و 17یان لە بواری ئاین و بیرروباوەڕی ئاین و ئاینی ئیسلامایە و 26یان لە بواری مێژووی سیاسیایە 12 کتێبی وەرجێڕانە و 4 کتێب بە زمانی ئینگلیزیە و 2 کتێبیش بە زمانی عەرەبیە و 11 کتێبی ئەدەبیە و بەو شێوەیە کە کۆیەکەینە و ژمارە کتێبیشی ئامادەیە بۆ چاپ ئەمەی چێکە لەو کتێبانی کە دوای کۆچی دوایی ئەو چاپ کراوە کتێبی تریشماوە چاپ کرێ بە دڵنیاییەوە و ئەمەی چێک لەو کتێبانەی کە لە دوای کۆچی دوایی ئەو وەکو ڕێزدەنان لە ڕوحی ئەو پیاوە ماندوو نەناسەی بواری نووسین و ئەکادیمیا چاپ کراوە ئەمڕۆ بە ئامادەبوانی مەراسیمەکە بەخشێ بە دیاری بەڵێ دەستان خۆش بێ و بێگومان ڕۆحی شاد بێ گەر تەمەن ڕێگەی بایە و نەخۆشی بەرۆشی نەگرتایە زۆر شتی جوانی ئەدەبیات و زۆر کتێبی کە هەبوو کە بۆمانی بخاتە ناو کتێبخانەی کوردیۆ چکە خۆی ئەگەر لە پرۆفایلەکەی و سێرکەی خۆی هەر لە کتێبخانەکەی براکەیەوە دەستی کردبەوەی کە چۆن ئارەزومەندی خوێندنەوە بێت و دەست بکا بە خوێندنەوە و دوایەوە بچێتە ناو ئەدەبیات و وەرجێڕانی لە بابەتەکانی بۆ ناو گۆڤاری کاروان و چەندین بابەتی تر کە لە تەمەنیا وە دوادار بۆ قۆناغەکانی خوێندنی و ئەوەی کە هەبووە لە ژیانیا ئەم نووسەرە لە هەموو بوارە جیازەکانە نووسێتی دکتۆرەوەی کە بەڕێزی ئاماژە بۆ داتانانی کە هاتە بۆ بابەتی زمان تا چەند ئەم گرنگی بە زمانەیە تا چەند گرنگی بۆیە لە ڕووی ئەکادمی و کار لەسەر پسپۆرەکەی ئەو لە بواری زمانەوانیا بوو و لای زۆر لە بابەتی زمانەوانی کردەوە و ئەم کتێبەیەکی لەو کتێبانەی کە بایەخی بە زمان داوە و لەم کتێبە چێتە وردەکاریی گرنگەوە کە ئاوردانەوەی لە دەسەڵاتێک بە ناونیشانی کتێبەکە دیارە دەسەڵاتی سیمبۆلی مەبەستی لە دەسەڵاتێکە کە بێ بەکارهێنانی هێزی فیزیکی بتوانێت بیر و باوەڕی خەڵک بگۆڕێ لە ڕوانگەی ئەمەوە ئەو 4 توێژینەوەی تایە لە توێژینەوەکانە زیاتر جەختەکاتەوە سەرەوەی کە چۆن پایتەختی زمانەوانی لە ناو کووردا دروست بووە یان چۆن هەبووە یان چۆن ئەو ڕۆڵە کاریگەرە کە بێ بەکارهێنانی هێز لە گۆڕانکاریەکانی زمانە هەبووە لەبەرەوەی ئەم زمانەوانێکی ورد بووە لەسەر شتی زۆر بچوو وەستاوە و بۆی منە ئەو پێشگیری دە و پێشگیری لە شێوەزاری سلێمانیە کە بەکارهێنرێ وەکو بنزارێک ئەو ئیشی لەسەر کردووە و توێژینەوەکەی بە وردەکاریەوە باس کردووە قۆناغ بە قۆناغ لەکەیەوە ئەم پێشگیرە بەکار هاتووە و لەکەیەوە
درێژەی هەبوو لە کوێ وەستاوە لە کوێ گۆڕا و پێشگیریدا بۆ پێ ئەم لەسەر وردەکاریانە وەستاوە ئەنی لە زۆر بواری وردا کاری کردووە ئەوە نەبوو بە شێوەیەکی عفەویانە نووسیم کە چونکە توێژەرێکی ئەکادیمی بووە پشتی بە بەڵگە و دیکۆمنت بەستۆ زۆر سەرچاوی بۆ من پشتڕاست کردێتەوە لە کتێبەکەیە. زۆر باشە جا بەڕێزت باست کرد لە بواری زمانەوانیە زۆر کەسێکی بەتوانە بووە هەروەها لە پاڵیشا وەرگێڕانی کردو ئەم دوودانە کاتێکە بەیەکەوە تێکەڵکراوە چۆن بەڕێزت باسی ئەو قەڵەماکەیت خۆی ئەو خوا لە خۆش بوو پسپۆرەکەی ئینگلیزی بووە ساڵی 1990 بەشی ئینگلیزی تەواو کردووە ساڵی 1996 ماستەری هێناو لە هەمان بوارە دواتر چەند توێژینەوەیکی کردو و ناونیشانی زانستەکەی تا پرۆفیسۆریایی دەربرز بۆتەوە بەسوود وەرگتن لە پسپۆڕیەکەی کە زمانزانێکی باش بووە چ لە زمانزانێکی باش بوو لە زمانی کوردیە و زمانزانێکی باش بوو بۆ زمانی ئینگلیزی و بۆ زمانی عەرەبیش چونکە کتێبی بە هەر سێ زمانەکە کتێبی نووسراوی هەیە دواتر ئەو کتێبانەی کە خزمەتیان بە بواری زمانەوانی و مێژووی سیاسی و ئەدەبیات و بابەتی ئاینی ئەوانە کردووە زۆر بەیان کە بەلای ئەوە سەرنجڕاکێژ بوونیان بە پێویستی زانی و بۆ کۆمەڵگەی کوردی وەریگێڕاون بۆ سەر زمانی کوردی و چاپی کردوون. باشە دکتۆر لێرەیە هەر لە ناو کتێبەکەیە بۆی جا کردوینەتەوە شێوەزارەکانی زمانی کوردی هەنی ئەگەر ئێستا بۆ نمونێمە لە ناوەندا کاتیمەکانمان خوێن کار لە بەشی زمان بێت چۆن ئەتوانێت سوود لەم بابەتانە وەربگرێم توێژینەوانە بکرێ بۆ نمونە لە شێوەزاری هەورامی لەکی بۆ نمونە لوڕی کەلهۆڕی سۆرانی کرمانجی زازاکی ئەمانە کە هەمووی پەیوەندی بە کوردەوە هەیە ئەتوانێت زانیاری بە شێوازێکی ئەکادیمی وەرگرێ لە بەرهەمەکانی مامۆستا بە دڵنیاییەوە مامۆستا وەک ئەرزم کردن توێژەرێکی وردە پشتی بەسەر چاوەزانستیەکان بەستووە لەوانی کە پۆلێنی شێوەزارەکانی زمانی کوردیەکەن بەڵام وەکو ئەوەی کە بوارە وردەکاریەکە چۆتە ناوێ ئەو لەم کتێبەیە بە دیاریکراوی لەسەر شێوەزاری یان باڵین کرمانجی ناوەڕاست و لە کرمانجی ناوەڕاستە لەسەر بنزاری سلێمانی و سۆرانی وەستاوە و هەردوو بیرنشینی بابان و سۆرانی هێنا و دیراسەی کردووە و ڕوونی کردوێتەوە لە میرنشینی بابانە زمان چۆن بووە زمانی چینی باڵا چۆن بووە زمانی طبقەی ئاسایی چۆن بووە و زمانی چینی بۆرژوا چۆن بووە و ئەو زمانە کامە بۆ کە شاعیران و ئەدیبان و نووسەران شعریان پێنووسیوە و لەوەیە باسی نالیەکە وەکو شاعیر وەک زمانەوان کە نالی دوو ئەرچی هەبووە هەم زمانەوان بۆ هەم شاعیر بووە بەرهەمەکانی نووسیوە لە هەمان کاتیشا باسی نەوەی یەکەمی قوتابخانەی شعری بابان و نەوەی دووەم و نەوەی سێمەکە کە چۆن پەلی هاویشتووە بۆ ناوچەکانی کەرکووک و ناوچەی کۆیە و سۆران و دواتر بۆ موکریانیش لەسەر هەرێک لەمانە وەستاوە و لە دەقی شعری شاعرانی کلاسیکی هێناوە بۆ توێژینەوەکە پشتی پێبەستووە لە هەمان کاتە باسی میرنشینی سۆرانی کردووە و کە زمان لەوێ چۆن بۆ زمانی کوردی کە بەکار هاتۆ لە ڕووی ڕێنووسە و لە ڕووی دەستەواژ و دەربڕینەوە و دواتر لای لە بابەتی ڕۆڵی خوا لە خۆشبوانجی و موکریانی و مامۆستانی موکریانی کردوێتەوە کە چۆن گۆڤاری زاری کرمانجیان دەرکردووە لە ساڵی 1926 بە دووا لە ڕواندز و دواتر بۆ هەولێر. زۆر باشە بەڕێزت باست کردوتت ئیشێکی زۆری لەسەر مێژوش کردووە و هەروە هەندێک جوانیەکانی زمانی کوردی کەلانێ شارابوو زۆر کاری لەسەر کردووە جا ئێستا ئێمە چۆن ئەمەی کە بەڕێزت باست کرد مامۆستا سەلام کە زۆر بە جوانی کاری لەسەر کرد تەمەنی خۆی بۆ تەرخان کردەوە چەنەها نووسری ترمان هەیە هەر بەم شێوەیە دڵسۆزانەکە لەسەر ئەم باراکەن ئێمە تەنیا وایان لێ نەکەین کە ئەم جوانیانە تەنیا کەسانێکە لە ئەهلی ئەدەبان قەدری بزانن ئەم جوانیانە ئەم ڕاستیانە ئەم ڕوونکردنەوەوانە بهێنینە ناو کۆمەڵگا هەموو تاکێک هەم متمانە بەخۆی لەسەر زمانەکەی زیاتر بێت هەم وشە دروستەکان با بەکاربێنین ئەگەر هەندێک هەڵەمانەیە یەکێک لە هەوڵەکانی ئێمە وەک ڕێکخراوی CDO بە دیاریکراوی لەو بوارەیە کە خزمەتی زمانەکەین بریتێ لەمەی کە جەنابتە فەرمووی ئێمە دایمەن هەوڵی ئەوادین کە وەکو ڕایەڵێک یان وەکو پردی پەیوەندی نێوان نووسەران و بیرمەندان و ئەکادیمانی بواری زمانی کوردی بێ و بە خوێنەرانیان بناسێنین بە شەیدایانی بواری بناسێنین بۆیە ئێمە لە زۆر بوارە ئەمانەوێ ڕایەڵێکی پتە بین لە بینی خوێنەر و نووسەرە و لە بینی بینەر و فیلم سازانە بۆیە لە نۆ بواری جیاوازە وەکو ڕێکخراوی CDO ئێمە لە ساڵانی پێشوە کارمان کردووە لە بواری چاپکردنی کتێب ناساندنی کتێب
و بڵاوکردنەوەی کتێب و بەخشینی کتێب و هەروەها لە بواری فیلمی کوردی خۆماڵی سینەمایی و فیستیڤاڵی سینەمایی پاڵپشتیمان کردووە و هەموومانە بە جۆرە لە جۆرەکان خستومانەتە و سەبەتەیە و کە خزمەتی زمانی کوردیەکە و بایەخ بە زمانی کوردیەکە و بۆیە ینی هەر قەڵەمێک لە هەر کوێیەک بێ و پێویستی بە کۆمەک و پاڵپشتی ئێمە هەبێ ئەمە و ڕێکخراوی سیدیۆ ئامادەین هاوکاریەکەین و تەنها بەرهەمەکەیمانەیە کە ئەمانەوێ ئەو ڕۆڵە بە ئێمە بەخشیان ئەو شەرەفە بێمە بەخشە بینە پردی پەیوەندی نێوان نووسەرەکە و خوێنەرانی بتوانین جالاشی و مەراسیمی جۆرە جۆری بۆ ئامادە بکەین بە جۆرە لە جۆرەکان بتوانین لە شوێنێکا کۆیان بکەینەوە و خزمەتێکی بچووکیان پێشکەش زۆر باشە دکتۆر منوەکو دوایین پرسیاری خۆم تا چەند گرنگە لەو ڕێوەڕسمی ئەمڕۆیەکە ئەم کتێبە ئەناسێنن لەگەڵەوەی کە مامۆسایەک و پرۆفیسۆرێکی یاریدەدەر مامۆستا سەلام ئەناسێنن وەکو بەرهەمانەی کە هەیەی چەند گرنگە وەکو قەڵەمێک وەکو ئەدەبیات ئەم کەسایەتیان ناسێنن ڕۆحی شاد بێ وەکو لایەنێکی ترکە مویمە ئەم مامۆستا بەڕێزە هەستێکی زۆر نەتەوایەتیە بووە ئەم مامۆستا بەڕێزە زۆر خەمخۆرێکی کورد بووە لە ڕووی زمان و لە ڕووی هەموودا بنەری تێکەوە ئەم مامۆستا بەڕێزە لەسەر ئەوەی کە لە دواساتەکانی ژیانیشە کە پزیشک ڕێگەی پێناوە قەڵەمێ بگرێ بە دەست یاخ و کتێبە بخوێنێتەوە ئەو هەر ڕێگەی بەخۆیەوە ئەوە بکە سێرەکەی ئەمە هەستێکی جیاوازە ئێوە لەم ڕێوڕسمەیە ئەم هەستە جیاوازەشە خەنە بەردەمی چکە زۆر جار ئەم خۆشەویستیە وات لەکە کە تۆ جارێکی تر بگەڕێتەوە بۆ ناو ئەدەبیات چکە خوێندنەوە لە نێوان پێداویستی و لە نێوان گرنگجیە چەند گرنگە خوێنەرێک بیزانێ ئێوە ئەم بابەتانە خەنە لە ڕاستە دیدارەکەی ئەمڕۆی ئێمە بڕیارە سێ کەس قسەی تیا بکە و بە دیاریکراوی دوانن لەباری زمانەوە قساکە و بە تایبەتی خۆم هەوڵەدەم لەباری ناوەڕۆکی ئەم کتێبی مامۆستا سەلامەوە بە ئامادەبووان بناسێنم و ئەو هەوڵی ئێمە ئەنی با بڵێن دیارێکی بچووکە بۆ گیانی کۆچکرد و مامۆستا سەلام ناوخۆش لەگەڵ دەستگای خاڵەکە بە ئیشەکانستاوین و دوجار کتێبەکە بە دیارە بەخشین بە ئامادەبووان جگەلەوەی کە بۆیان باسەکەی ناوەڕۆکەی خێنە بەرباس و لێکۆڵینەوە بۆیان ڕوونەکەینەوە و هەوڵە دەین کتێبەکەشان بە دیاری پێ بدەین بتوانین خوێنەر سوود لە ناوەڕۆکی کتێبەکە وەربگرێ و بکرێتە سەرچاوەیەکی زانستی بۆ کەسانی توێژەرانی ئەکادیمی کە لە بواری زمان و زمانەوانیا کارەکەن وەک سەرچاوەیەکی باش پشتی پێبەستن و مامۆستا زۆر بابەتی تیان پخت کردوێتەوە کە ڕەنگە خۆمان یان زۆر هەڵی تیا ڕاست کردوێتەوە کە ڕەنگە خۆمان ئەگەر بەبێ ئەم کتێبە تووشی هەڵی زانستی بێ بەڕاستی ئەنتستان خۆش بێجا با منش دوای پرسیارم لە بەڕێزت بکەم ئێمە بە خۆشحاڵی و ئەبینین زۆر هەڵ هەیە بۆی کە زمانی کوردیە کە هەر ئەڵێن ئەبێت بە زیندوی بیهێڵینەوە بە شێوازە دروستەکەی بڕوە ئێستا هەر ئەمڕۆ بینیم وەرکشۆپێک ڕێکەخرێت کە ئەم وەرکشۆپە باس لەواکە بوون ئێمە لەسەر تابلۆکانمان لەسەر مێنیۆی ڕستوران و چێشخانەکان لەسەر ئامانەش کار بکەن هەر نەڵێن زمانی کوردی ئێمە شوێنی وامانەی بەداخۆ تۆ کوردیتیان نابینی هەر نووسرا بە لە کاتێکا لە کوردستانە لاتان وایە بەڕێستان وەکو کەسێکی زانکۆیی بێگومان بە دوواداچوونەکەن بۆیە کە ئێمە چۆن ئەم هەوڵانە کاری پێ بکەین لاتان وایە کە چی ئەبێ بکرێت بە کردداری بۆ ئەوەی کە ئەم زمانە بە جوانی بهێڵینەوە بەڵام بە بەهێزی پرسیارەکە زۆر دروستە ئێمە 1000 زمانمان هەیە لە ئێستا لە جیهانە بەپێی هەندێک لەسەر چاوەکان و هەر بەپێی ئەو سەر چاوانە 2 هەفتە جارێک زمانێک لەناوەچێ کەواتە ئێمە چی بکەین بۆ ئەوی زمان لەناو نەچێ و لە 143 زمانەکان ڕوبەڕووی ئەگەری ئەویان هەیە لە ئایندای لەناو بچن و ئێمە 100 زمان کەمترمان هەیە کە بە دیجیتاڵی کراوە لەناو دنیای دیجیتالیە بەکارهێنرێت خۆشبەختانە ناتوانین بڵین زمانی کوردی لە ئێستاە لە بوار دیجیتالەکەیە بەکارهێنرێت و لە ڕوو شەو دەستەواژەشەوە زمانی کوردی بە پێی هەندێک سەرچاوە دووەم دەوڵەمەندترین زمانە دوای زمانی کۆریەوە کە زۆرترین وشە دەستەواژە هەیە بەڵام ئەوەی کە پێویستە و خوا لێ خۆشبوش لە کتێبەکەیە باسیەکە ئەوەی چۆن دەسەڵاتی سیاسی دەسەڵاتی ئیداری بتوانێت پەرە بە زمامدا لە ڕێگەی میدیاوە لە ڕێگەی سیمبۆلەکانەوە لە ڕێگەی ئاینەوە لە ڕێگەی فەرمان و یاسا و ڕێنمایەکانەوە ئەوەی کە جەنابەت باست کرد ئەکرێ بڵێن بەشێک بێ لە ڕێکارە ئیداریەکان وەکو مەرجێک بسەپێنرێ بەسەر ئەو دەستگا و ناوەند و شوێنانەی کە هەر لە هەر بوارێکە کارەکەن مەرج بێ بەسەریانەوە کە زمانی کوردی وەک زمانێکی سەرەکی بەکاربهێنن لەبەرەوەی لە ناو کوردستانە کارەکەن لە خاکی کوردستانە کارەکەن و لێرە بزنسەکەن و لێرە دارایی و دەستکەوتپایەکەن ناکرێت زمانەکەمان فەرامۆش بکەن ئەوە پەیوەندی بە دەسەڵاتی سیاسیەوەی هیوادارین دەسەڵاتی کارژێڕی و سیاسی ئەو مەرجیان بەسەر
چاڵەنجێکیان بەڕێوە بر لە ئەم فترەی ڕابردووە ئەوە بوو کە تەنانەت کەسێ بیانی ئێمە بە زمانی کوردی قسەی لەگەڵکەین بۆی کە زمانەکەمان ئیشەڵڵا وابێت پەرێ پێ بن بە زیندوێتی بیاڵێنەوە زۆر سپاسی بەڕێز دەکەین دەستان خۆش بە سیدیۆ سپاس بۆ هەوڵەکانتان سوپاس بۆی کە هەمیشە ئەگەڕێن بە دوای ئەو بابەتە گرنگانی کە جارێکی تر کاری لەسەر بکەنەوە ئیتر نووسەر بێت کۆمەڵە کەسایەتی تر بێ کۆمەڵە فستیڤالی تایبەت بێ کە بتوان ئێوە لەسەر ئەم دابنیروت و کەلتورە کوردیە بەردەوام کار بکەن و کاری و پێشینەی باشترتانە بێت سپاس بۆ زۆر سپاس.